میوانێکمان ئامادەیە و کاتەش ئاماژەمان پێدا ئاوات غەریب ڕاوێژکاری خانوبەرە جەلەمێن ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من کاگاوات زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. دەبێت سەرەتا لەو دەست پێ بکەین چنێک دۆخی ئابووری هەرێمی کوردستان گونجاوە بۆ کردی خانوبەرە لە ئێستادا. لە ئێستادا کردی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی دۆخێکی باشی بەخۆیە بینیوە لە چاو چەند مانجێکی ڕابردوو یان فترەیەک پێش ئێستا کە وەزعی سلێمانی چۆن بووە یان وەزعی سیاسی سلێمانی چۆن بۆ لە ئێستادا بە بۆنەی دەنگ و باسی بودجە و بە بۆنەی وەزعی سیاسی و ڕێکەوتنی بەغا و هەرێمەوە دۆخێکی باش بەخۆیە بینێ. باشە کاگاوات ئێستا بابەتی بودجە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا لە زۆر ڕۆ چاو لەسەر ئەم بابەتێ پێت وایە جێبەجێکردنی ئەم بابەتە تەسبیتکردنی بودجە دۆخێکی جیاوازتر بۆ کردی خانوبەرە لە هەرێمی کوردستانیشدا دروست دەکات؟ بەڵێ بە دڵنیاییەوە دەورێکی زۆر زۆر باشیە بێت چونکە سلکی ئەقاری سلکێکی زۆر زۆر بەقوتە لە بواری خانوبەرەیە دەورێکی زۆر زۆر باشی ئەبێت خانوبەرە زیاتر هەر ئێستا ئەگەر ئێمە دیقەتی بین لە جنوب بۆ زیاتر هاوڵاتیانمان هەیە سەردانی کەرمان هەیە بەڕاستی پرسیارمان هەیە تەلەفوناتمان هەیە بەڕاستی دەوری خۆی هەبووە یعنی ئەم ڕێکەوتنانە و مەوزوعی بودجە زۆر زۆر دەورێکی تایبەتی هەبووە. باشە کاگاوت ئێستا کێن لەم دۆخی ئێستادا کێن ئەو کەسانی کە زۆر مامەڵە لە کردی خانوبەرەدا دەکەن کەسانی ئاساین بازرگانەکانن و مامەڵە لە زەوێ گرانەکاندا دەکرێت یاخود لە زەوێ هەرزانەکاندا؟ کەسانی ئاسایی لە زەوێ هەرزانەکانە ئەو کەسانی کە سەرمایه‌داریشن لە زەویە گرانبەهاکان بۆ نمونە بازرگانیەکان مامەڵاکەن زیاتر. باش یەکە نیشتەجیبوونەکان زیاتر خواستی لەسەرە یاخود ئەوەی بە نمونە زەوێکە و هاوڵاتێک خۆی دەوێت وەبەرهێنانی تێدا بکات دروست بکات. یەکەی نیشتەجێبوونەکە زیاتر خواستی لەسەر ئەو شوقانەیانی کابرا بۆ نمونە بیر لەوە کاتەوە کە خزمەتگوزاریی بەردەوامی هەیە ئاو کارەبای مەزبوطە ئەوانە زیاتر خواستیان لەسرە. باش بەراورد بە ساڵانی ڕابردوو ئێستا وەبەرهێنەری دەرەکی چ ڕۆڵێک دەبینێت بۆ بەرهێنان لە کردی خانوبەرەدا لە هەرێمی کوردستاندا و کەسانی کە وەبەرهێنان دەکەن کەسانی کوردن یاخود دەکرێت وەبەرهێنەرێکی بیانیشە بێت لێرە لە کردی خانوبەرەدا وەبەرهێنان بکات؟ دەکرێت کەسی بیانی هەبێت بەس ئەو کەسانی کە ئێستا هەن لە شاری سلێمانی وەبەرهێنەکەن زیاتر کەسی خۆماڵین و خەڵکی ئەم شارە. باش لە ئێستا داوی کە زۆر سەرنجی لەسرە چییە لە کردی خانوبەرەدا؟ پرۆژەیە بۆ گەشتیاریە توزانم پرۆژەیەکە لە دواتردا هەموو کەسێک دەتوانێت سوودی لێ وەربگیرێت یانەوەی کە تەنها پرۆژە نیشتەجێبوونەکانەوەی کەسە زۆر زۆر باس دەکرێت دەوترێت ئەوەندەی کە وەبەرهێنان لە کردی نیشتەجێبووندا دەکرێت ڕەنگە لە بابەتەکانی دیکەدا نەکرێت. لە وەبەرهێنان زیاتر لە نیشتەجێبوونە وەک لە گەشتیاریەکان هیوادارم لەم مەوزوعی بودجە ئەوەیە پەرە بەوەش بدرێ ئینشاڵڵا. باش ئێوە خۆتان چۆن لە کردی خانوبەرە دەبینن لە هەرێمی کوردستاندا چۆن دەیبینن؟ هەست دەکەن زۆر باش بەڕێوە چوە یاخود سستی پێوە دەبینن بەپێی ئەو دۆخە دارایی کەماوەیەکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردو؟ بە دڵنیاییەوە یعنی سستیەک بەخۆی ئەبینێ بە بۆنێ وەزع دارایی کە لە سلێمانی یان لە هەرێمی کوردستان ئەگوزارێت. ئینشاءالله لەم کە دووبات یەکەمەوە بۆ لەو مەوزوعی بودجە و معاش و ئەمانەیە کە گۆڕانکاریەکە بێت ئەو هەواڵانە هەبێ ئەم ڕێکەوتنە سیاسیانە هەبێت بەڕاستی ئیسفادەیەکی باشی ئەبێت و بازارگەرمیەک بەخۆیەوە دروست دەکات. باش کەواتە چی بکرێت بۆی کە کردی خانوبەرە بەرەو پێش بچێت بە تایبەتی لە ڕووی کوالیتیەوە؟ چی بکرێت بۆ نمونە ئەم ڕێکەوتنانە بکرێت بەڕاستی ئەم کەسانەی بۆ نمونە کەسانی سلێمانی ئەم ڕێکەوتنانی بەغا مەوزوعی بودجە یەکلایی بکرێتەوە. ئەم ڕێکەوتنانە زۆر زۆر باشە ئێمە وەکو ڕاوێژکاری ئەقاری زۆر پەیوەستین بەو مۆزوعانەوە یعنی زۆر کابرا بۆ نمونە جاری وایە ئەوێت شوقەیەک بکرێت ئەوەستێ لەسەرەوەی ئەڵێ بۆ نمونە وەزعی دۆلارەکە بە دابەزێتەوە یان دۆلارەکە بەرز بووە یان بودجە هاو یان بودجە نەهاو ئەمە زۆر پێوەستە بەم سلکەی ئێمەوە بەڕاستی هەستەکەم ئێستا بۆ نمونە دۆخی دۆلار سەقامگیریەک بەخۆیەوە بینێ ئەم وەزع سیاسیە سوپاس بۆ خوا سەقامگیریەکی بەخۆیەوە بینیوە هەم مەوزوعی بودجە بەرەو ڕێکەوتنێکی باشە ڕوای ئینشاءڵڵا هیوادارم بازارێکی باش و گەرم و گورد دروستکە ئینشاءڵڵا.
باش لە ماوەی ڕابردوودا یعنی تا مانگی ڕابردووش ناهاوسەنگیەکی زۆر بە بەهای دینارۆ دەبینرا بەرامبەر بە دۆلار ئەمە کاریگەری لەسەر زۆر شت دروستکرد ناوخۆی وڵاتە بۆ کردی خانوبەرش بەو شێوازە بوو بەڵێ بە دڵنیاییەوە زۆر زیاتریش بۆ کردی خانوبەرە کەسێک ویست بۆ نمونە شوقەیەک بکرێت یا پێشکی شوقەیەک باد یان بۆ نمونە کەسێک ویست زەویەک بکرێت یان کەسێک ویست زەویەکی بازرگانی بکڕێت کابرا حسابێکی بۆ خۆیە کرد بۆ نمونە دۆلار ئەو بەرزبوونەوەیتیا بەیانی نازانێت چی ئەگوزەرێ بەڕاستی یعنی ئەی وەستانی شەکەی لای خۆی وەسانەوی و هەتا وەزعەکە باشە بێ بەس سوپاس بۆ خوا کە وەزعی دۆلار ئاوا بەرە و سەقامگیری ئەڕوات هەستەکەم بازاری زۆر باشتر کردووە هیواداریشم ئەم سەقامگیریە بەردەوام بێ ئینشاڵڵا. باش باس لە ئیڤنتێک دەکرێت کە کۆمپانیەکانی عقارات بەڕێوەی دەبێنم ئیڤنتە چییە وردەکارێکی ئەگەر بکرێت بۆمان باس بەڵێ ئیڤنتێکمان هەیە لەیەکی 5 بەڕێوە ئەچێت بۆ 4 پرۆژەی سلەیمانیە ئەکرێت ئاسانکاری بۆ هاوڵاتیانی شاری سلەیمانی ئەکات ئەتوانن ئەو کەسانەی کە خاوەنی شوێنێکی نیشتەجێبوون نین بۆ خۆیان لەوێ ئاسانکاریان بۆ کرێ هەر ئێمەش نین چەند عقارەتێکی ترە بەژارن لەگەڵمانە بە هیوای کارێکی باش بۆ هاوڵاتیانی شارەکەمان بکەین ئینشاڵڵا. باش ئەم ئیڤنتە وا ناکات خەڵک لە شارەکانی دیکە شۆڕا بکێشێتە ئێرە بە دڵنیایی لە ناوەڕاست و باشووری بەڵێ بە دڵنیاییەوە ئەکات ئێستاش بە و ئیلاقات و بە و پەیوەندیانی کە خۆمان هەمانە بڕێی تەلەفۆنەکانەوە هەم ئێم هەم عقاراتەکانی تر گەرموگوڕیەگەیە لەو ڕێگەیەوە سوپاس بخۆ. باشە چەند پرۆژەی تێدایە و پرۆژەکانیش بە دیاریکراوی دەکەونە کوێی سلێمانی 4 پرۆژەی تایە پرۆژەکانەکەونە منتیقەی ڕاپەڕینەوە پرۆژەکان ئەکەونە منتیقەی بەشی سەرەوەی سلێمانی ئەکەونە بەشی خوارەوەی سلێمانی. کێ دەتوانێت سوودمەند بێ لەم پرۆژانە؟ هەموو کەسێک دەتوانێت سوودمەند بێ؟ بە دڵنیاییەوە هەموو کەسێک دەتوانێت سوودمەند بێ ئەو کەسانەی کە بۆ نمونە یعنی کەسانێکەیە بیر لەوا کاتۆڵێ من قەت ناتوانم پێشکی شوقەیەک بم توانام کاگاوت ئەم خاڵە زۆر گرنگە تۆژۆ تا بەرگوێت کەوتووە نرخەکان چۆن لەوێ مامەڵیان پێوە دەکرێت چەندێک دەتوانرێت کار ئاسانی بکات بۆ کەسانێک کە دۆخی داراییان زۆر باش نییە. ئاسانکاری کراوە بەپێی ئەو پەیوەندیانی خۆمان هەمانە لەگە خاوەن پرۆژەکانە بەپێی ئەو کارمەندانی کە خۆمان هەمانە ئیلاقاتیانێ لەگەڵ خاوەن پرۆژەکانیان خۆمان کردومانە ئاسانکاری باشمان کردو بۆ هاوڵاتیانی خۆمان بە هیوای کە ئاسانکاری باشتریشیان بۆ بکەین ئینشاءڵڵا لە ئیڤێنتەکە هەممانی بین. ئەوەی کە کردوشمانە ئەو ئیڤێنتە یەکەم جارە ینی ئێمە و هاوکاری عقاراتەکانی تر یەکەم جارە شتێکی وا بکرێت لە سلێمانی بە هیوای سەرکەوتنێکی باش کە دڵنیاشم سەرکەوتنێکی زۆر باش ئەبێت ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا کاگاوە زۆر بەخێر بی سوپاس دەستخۆشی زۆر سوپاس بۆ ئاوات غەریب ڕاوێژکاری خانوبەرە کە جنابێ ڕاستەخۆ لێرە بوون.